سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی کوردستان و ئێران لە ئاز بڕینی بەردەوامی ئاو و کارەبا، دەست بەسەرکردن و ناڕوونی چارەنووسی حەوت هاوڵاتی لە چوار شاری کوردستان، مانگرتن لە خواردنی سێ بەندکراو لە زیندانی شاری سنە، ناڕزایەتی کرێکارانی بەشی فەزای سەوز لە شارەداری زاهدان، کۆبوونەوەی کرێکارانی کۆمباینسازی لە تەورێز، مانگرتن لە خواردنی بەندکراوان لە زیندانی فەشافویە، با کوژرانی چوار شارۆمەند بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خومەی. ناڕزایەتی خەڵکی کوردستان و ئێران لە ئاز بڕینی بەردەوامی ئاو و کارەبا. ڕۆژی هەینی 27 پوشبەر دانیشتوانی چەند شاری کوردستان و ئێران لە ئاز بڕینی بەردەوامی ئاو و کارەبا ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان ڕۆژی ڕابردوو خەڵکی مێهدیابادی ئیلام دژ بە بڕینی بەردەوامی ئاو و کارەبا خۆپێشاندانیان کردووە و لە ئەسیلابادی شەهریار و چەند گەڕەکی تاران خەڵکی ناڕازی لە ئاز بڕینی ئاو و سووتانی کەلوپەلی نێو ماڵەکانیان بەهۆی پشڕانی کارەبا ناڕزایەتیان دەربڕیوە. هەروەها لە شارەکانی سیستان و بەلوچستان لەوانە دلێگان زیاتر لە 9,000 خێزان بە دوای ئاوی خواردنەوە سەرگەردان و زۆربەی گوندنشینان ناچارن بە پارەیەکی زۆر ئاو بکڕن. هەروەها خەڵکی پارێزگاکانی باشووری ئێران بەهۆی پشڕانی کارەبا لە گەرمای سەروی 52 پلەیدا وەزاڵە هاتوون و هیچ بەرپرسێکی ڕژیم وەڵامی جاواکاریەکانیان ناداتەوە. دەستبەسەرکردن و ناڕوونی چارەنووسی حەوت هاوڵاتی لە چوار شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا حەوت شارۆمەندی خەڵکی شارەکانی کامێران، سەردەشت، نەغەدە و بۆکان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. لە شاری کامێران ژنێکی گەنج بە ناوی ڕووناک دەشتی لەلایەن ئێدارای دەسەڵاتەوە دەستبەسەر و بە دووەداچوونی بنەماڵەکەی بەیاکان ماوەتەوە. لە نەغەدە هاوڵاتیەک بە ناوی سیروان عەزیزی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێندرەوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. لە سەردەشت 4 کەس بەناوەکانی سولەیمان بایسا، محەممەد ناسری، حاجی سەرافی و عوسمان پاشناو نادیار لەلایەن ئیسڵاتی سوپای پاسدارانەوە بەبێ بەڵگەی قەزای دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. هەروەها لە شاری بۆکان چالاکێکی مەدەنی بە ناوی ئیبراهیم جانفەرد لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لەبەردەستانیە. مانگرتن لە خواردنی سێ بەندکراو لە زیندانی شاری سنە. ئارمین خۆدامۆرادی، حکمەت سعیدی و کامران ڕەسووڵی لە ناڕزایەتی بە ناڕوونی چارەنووسیان دەستیان داوەتە مانگرتن لە خواردن و دۆخی تەندروستیان ناجێگیرە. بە پێی راپۆرتەکان ئارمین خۆدامۆرادی و حکمەت سعیدی خەڵکی شاری سنەن و کامران ڕەسووڵی خەڵکی شاری بانەیە و هەرسێکیان دژ بە ناڕوونی چارەنووسیان لا گرتوخانەی ئیسلاحات مانیان لە خواردن گرتووە. شاینی باسەکە ئەو سێ شارۆمەندە لە ڕێکەوتی 26 گۆڵانی ئەمساڵ بەبێ بەڵگەی قەزای دەستبەسەر و بۆ گرتوخانەی شارانفەری شاری سنە ڕاگوێزرابوون. گەرمابردووی 50 شاخەوان لە شاری سنە. ڕۆژی هەینی 27 پوشبەر 50 شاخەوان و ژینگە دۆستی شاری سنە بەهۆی گەرمابردووی ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو 50 شاخەوانە لە کاتی هەڵکشان بەسەر چیای ئاویەردا بەهۆی گەرمابردووی تووشی شۆک بوون و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. سەرۆکی ئۆرژانسی سنە ڕایگەیاندووەکە 49 کەس پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی مەرەخەس کراون، بەڵام دۆخی تەندروستی یەکێک لە شاخەوانان ناجێگیر بووە و ڕاگوێزی بەشی تایبەتی نەخۆشخانەی تەوحید کراوە. سووتانی دارستانەکان لە چەند شاری کوردستان و ئێران. ڕۆژی هەینی 27 پوشبەر دارستانەکانی ئیلام، سەلاسی باوەژانی و ئابادان لە ئاگردا سووتان و ئاگرەکە هێشتا کۆنترۆڵ نەکراوە. بە پێی راپۆرتەکان دارستان و پوش و پاوانی بەرزاییەکانی گەشانی ئیلام ئاگری گرتووە و
هەوڵی ژینگە دۆستان بۆ دامرکاردنەوەی ئاگرەکە کامێکی نەبووە. لە سەلاسی باوەجانی ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی ئەو شاراگری گرتووە و ژینگە دۆستان داوای یارمەتی لە خەڵکی شارەکانی دەوروبەر دەکەن. لە ئابادان نەخلستانەکان بەهۆی گەرمای زۆر ئاگری گرتووە و هیچ لایەنێکی پەیوەندیدار هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی نەداوە و زیانێکی زۆر بە باخداران گەیشتووە. ناڕزایەتی کرێکارانی بەشی فەزای سۆز لە شارەزاری زاهیدان. ڕۆژی هەینی 27 پوشبار کرێکارانی شاغەڵە لە بەشی فەزای سەوزی شارەزاری زاهیدان لە ئاز نەزانی جاخوازی ناڕزایەتیان دەربڕی. شارەزاری زاهیدان ماوەی 4 مانگە حەقدەستی 7 کرێکاری شاغەڵە لە بەشی فەزای سەوزی ئەو ناوەندەی پەرداخ نەکردووە و کرێکاران لە دۆخێکی سەختدا دەژین. کرێکاران ڕایان گەیاند خاوەنکار لە جیاتی جێبەجێکردنی داخوازیەکانیان هەڕەشەی دەرکردنی لێکردوون. کۆبوونەوەی کرێکارانی کۆمباینسازی لە تەورێز. ڕۆژی هەینی 27 پوشبار کرێکارانی شرکەتی کۆمباینسازی تەورێز دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. بە وتەی کرێکاران لەو کاتەوە شرکەت ڕادەستی کەرتی تایبەتکراوە حەقدەستەکانیان دوا دەخرێت و خاوەنکار حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمینی ئیجتیماعی پەرداخ ناکات. پێشتر کارخانەی کۆمباینسازی 400 بۆ 500 کرێکاری هەبووە، بەڵام لە چەند مانگی ڕابردوودا بەشێکی زۆر لە کرێکاران لەسەر کار دەرکراون و ئێستا 10 بۆ 15 کرێکار لەو شرکەتە کار دەکەن و زۆربەی بەشەکانی کارخانە داخراوە. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی بەڕێوەبەرایەتی پلانە سەنعەتیەکانی ئێران. کرێکارانی شاغەڵە لە شرکەتی بەڕێوەبەرایەتی پلانە سەنعەتیەکانی ئێران ڕۆژی هەینی 27 پوشبار لە ئاز زۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. ماوەی 6 ڕۆژ بەسەر بەڵێنی خاوەنکار بۆ پەرداختی داخوازیەکانی کرێکارانی شرکەتەکە تێپەڕیوە، بەڵام بەڵێنەکانی خاوەنکار هێشتا جێبەجێ نەکراوە. بە پێزانیاریەکان 600 کرێکاری سەر بۆ شرکەتە کە لە فازی 14 پارسی جنوبی کار دەکەن لە مانگی گۆڵانی ئەم ساڵەوە حەقدەستیان وەرنەگرتووە و ڕۆژی ڕابردوو پاش کۆبوونەوە بەڵێنیان لە خاوەنکار وەرگرتووە کە لە 3 ڕۆژی داهاتوودا هەموو داخوازیەکانیان وەربگرن. خۆپێشاندانی خوازیارانی مەسکەنی مەهێستان لە شەهریار. ڕۆژی پێنجشەممە 26 پوشبار خوازیارانی پرۆژەی مەسکەنی مەهێستان لە شەهریار دژ بە ناڕوونی شارەنووسی خانووەکانیان لە بەردەم فەرمانداریدا خۆپێشاندانیان کرد. بە پێزانیاریەکان حسین شعبانی بەڕێوەبەری پرۆژەکە پێشتر بەڵێنی دابوو 3000 یەکەی نیشتەجێبوون لە ماوەی 3 ساڵدا دروست بکات، بەڵام 12 سال بەسەر بەڵێنەکانی تێپەڕوە و هیچ خانوویەک ڕادەستی خوازیاران نەکراوە. بە وتەی ناڕازیان هەر یەکێکی نیشتەجێبوون بە چەند کڕیار فرۆشراوە و دەیان سکاڵا لە ناوەندە قەزاییەکان تۆمار کراوە، بەڵام هیچ یەک لە دۆسیەکان باکام نەگەیشتووە و ناڕازیان بەلا تەکلیف ماونەتەوە و زیانێکی زۆریان پێگەیشتووە. مانگرتن لە خواردنی بەندکراوان لە زیندانی فەشافویە. ڕۆژی هەینی 27 پوشبار بەندکراوانی زیندانی فەشافویە دژ بە دەستدرێژی مەئمورانی ڕەژیم بۆ سەر ژنان و کشانی سەردانکەر مانیان لە خواردن کرد. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر هێزە ئەمنیەتیەکانی زیندانی فەشافویە لە کاتی پشکنینی بنەماڵی بەندکراوان ژنان و کچانیان بە تەواوەتی ڕوت کردووەتەوە و ئەو هەڵس و کۆتە ناڕزایەتی بەرئینی بنەماڵەکان و بەندکراوانی بەدوای خۆی داهێناوە. لە بەرامبەر ئەو پێشێلکاریەدا بەندکراوانی زیندانی فەشافویە مانیان لە خواردن گرتووە و خوازیاری مەحاکمەی تاوانباران بوون. کوژرانی 4 شارۆمەند بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە خۆمەین. شەوی پێنجشەممە 26 پوشبەر هێزە سەرکوتگەرەکانی ڕەژیم لە شاری خۆمەین 2 ئۆتۆمۆبیلیان دایە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 4 کەس گیانیان بەخت کرد. بە پێزانیاریەکان هێزە ئینتیزامیەکانی خۆمەین بەبێ هۆکار گۆمانیان لە 2 ئۆتۆمۆبیلی مەدەنی کردووە و بەبێ ئاگادارکردنەوە سەرنشینەکانی نێو هەردوو ئۆتۆمۆبیلەکەیان داوەتە بەر دەستڕێژی گولە.
لە ئاکامی ئەو جنایەتەدا دوو ژن منداڵێک و پیاوێک گیانیان بەخت کردووە، هەرچەند مێدیاکانی ڕژیم باسییان لە دەست بەسەرکردنی تاوانباران کردووە، بەڵام خەڵک متمانەیان بە حکوومەت نییە و داوای سزادانی تاوانباران دەکەن. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ساری و ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا سێ بەندکراو با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی ساری و ڕەشت ئیعدام کراون. ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر بەندکراوێک بە ناوی عەباس عەلی جەهانگیری تەمەن 40 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ساری لە سێدارە دراوە. هەروەها ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر حکمی عەزامی دوو بەندکراو بنەوەکانی هادی گەڕووسی تەمەن 28 ساڵ و مەهدی بابایی تەمەن 31 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی ڕەشت جێبەجێ کراوە. داخوازی 17 زیندانی سیاسی بۆ ڕێفراندۆم لە ئێران. 17 چالاکی سیاسی و مەدەنی ئێران لە بەیاننامەیەکدا خوازیاری ڕێفراندۆمی ئازاد و ڕوون لەژێر چاوەزێری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ پێکهێنانی مەجلسی دامەزرێنەران بەمبەستی سازکردنی دەوڵەتێکی ملی و گشتگیر و وەزاری دیموکراتیک لە کۆماری ئیسلامی بوون. لەو بەیاننامەدا هۆکاری ئەو داخوازیە وەکو ئەرکێکی مێژووی و نیشتمانی بۆ ڕزگارکردنی ئێران ناوبراوە، ڕێگەیەکە سازان لەگەڵ کۆماری ئیسلامی هەڵنابژێرێت و بە ئاراستەی جەنگ ناڕوات و پشت بە زلهێزەکانی ڕۆژاوایی نابەستێت. ڕۆژی 20 پوشبەڕیش میرحسین موسەوی لە بەیاننامەیەکدا خوازیاری بەڕێوەچوونی ڕێفراندۆم بۆ گوزار لە کۆماری ئیسلامی بوو. وەژۆکەرانی ئەو بەیاننامە بریتین لە ئەبۆلفەز قەدیانی، حاتەم قادری، حسێن ڕەزاق، سدێقا وەسمەقی، عەباس سادقی، عەبدوڵڵا مۆمنی، عەبدولفەتاح سوڵتانی، عەتاءوڵڵا شیرازی، محەممەد ڕەزا فەقیهی، محەممەد سەیفزادە، مەنزەر زەڕابی، مهدی مەحموودیان، نەرگز محەممەدی، نەسرین سوودە و فەریبا هەشتڕوودی. دووە هەواڵ دانانی سوپای پاسداران لە لیستی تیرۆر لەلایەن پەرلەمانی بەلژیک. ڕۆژی هەینی 27 پوشبەر پەرلەمانی بەلژیک بە زۆرترین دەنگ بڕیارنامەی دانانی سوپای پاسدارانی لە لیستی تیرۆری نێودەوڵەتی پەسەند کرد. ئەو بڕیارنامەیە بە 135 دەنگی ئەرێ 14 دەنگی ناو بەبێ دەنگی بێلایەن پەسەند کراوە. بڕیارنامەی دانانی سوپای پاسداران لە لیستی تێرۆریسمی نێودەوڵەتی پێشتر لە کۆمیسیۆنی کاروباری دەرەوەی پەرلەمانی بەلژیک پەسەند و دەوڵەت ئەرکدارکرا تاکووە و پێشنیارە لە پەرلەمانی یەکێتی ئەوروپاش بخاتە بەر دەنگدان. دەریا سەفایی نوێنەری پەرلەمانی بەلژیک پەسەندکردنی ئەو بڕیارنامەی وەکو سەرکەوتنێکی گەورە بۆ خەڵکی ئێران ناوبردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.